حەزەکەمەوەتان عەرزکەم هیچ کەسێک نییە جۆرێک لە عیبادەتکە ئەو جۆرە عیبادەتە خوا چەندین عەبدی لەسەر زەویە مسەخەر کردووە کە ئەیکەن. بۆ نمونە تۆ ئەڵێ من ڕۆژانە 1000 جار ئەستەغفر الله ئەکەم، ئەزانی چەند کەس هەیە لەسەر زەویە 1000 جار ئەستەغفر الله لەگەڵ تۆیە ئەکا، تۆ لە پێڕی ئەوانەی لە ڕۆژی قیامەتە حەشرەکری. بڕیار ئەدەی ئەڵێ کاکە من هەموو شەو ڕۆژێک 2 جزء قورئان خوێنم، شەوەکەی جزء ڕۆژەکەی جزء، نا 1 جزء خوێنم، شەوەکەی نیو ڕۆژەکەی نیو. ئەزانی چەند کەس هەیە لەسەر زەویە وەکو تۆ ئەکا؟ ئومەتی ئیسلامی ئومەتێکی زۆر گەورەیە و زۆر ئولفەتیشی پێکەوەیە. بۆیە ئیبن تەیمیە قسەیەکی هەیە فەرمێ جاری وایە هەنێ گوناهە کردووە هەر ئەستەغفر اللهش نەکردووە، کەچی لەبەر ئەوەی لەناو کۆڕی ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه و سلم هەمویان ئەڵێن اللهم اغفر للمؤمنین والمؤمنات، خوا لە هەرچی ئیمانداری نێر و مێ ببوورە. تۆش بەرکەوتووی دوعای کەسێکە بەرکەوتووە بەبێ ئاگاداری خۆت کەسێکی ساڵح خوای گەورە لە گوناهەکەت بوراوە. لە عەبدایەتیشە تۆ هەر جۆرە عەبدایەتیەکەی لەگەڵ پێڕێکەی لەگەڵ کۆمەڵێکەی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پێڕێکی معنەوی لەپڕ کە تۆ دا ئەبڕێی لەناو ئەم پێڕە نامێنی ئەگەر بەهۆی عەجزەوە بێ خۆت نەتوانی ئیتر ئەمە بکەی، بڵێن ئاهەیەک هاتە سەرت بەڵایەک هاتە سەرت زمانشکە مەسەن ئەم قورئانم خوێندو ئێستا چاوم نییە ناتوانم، هەر شتێک لەم بابەتانە هەر لە ناو کۆمەڵەکە تۆ بۆت حسابە وەکو ئەوان. جاری وای ئینسان ئەمرێت بە دوایە کۆڕی زیکرەکەی هەر ئەڕوا چەندین سەدە جاری وای هەیە بڕەکە ئەو کە عەمەلی کە ئەو دەستی پێکردو ئەو کارە خێری کە ئەو دەستی پێکردو ناو ئەو پێڕەیە بووە. ئەگەر هاتوو بەهۆی تەمەڵی و تووشی کەسەل هاتی هەتا فترەیەک بەرەکەتی ئەم ئەهلی خێرە بەسەرتەوە ئەمێنێ. ئەگەر فریای خۆت کەویتەوە بچیتەوە ناو پێڕەکەیان بەرەکەت لەگەڵ ئەوانە باقی ئەبێ دەوام ئەبێ، بەڵام ئەگەر زۆر درێژەی کێشا ئیتر زەحمەتە بچیتەوە ناویان تووشی فترە و انقطاعێکی کولی ئەبی.